کوردستانە چەنە ئەگەر سەرەتا باسی ئەومان بۆ بکەین. بڵێ پێشەکی دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ڕێخستنیان بەرنمەیە بۆ هیوای سود بگەێنین بە بینەرانی بەڕێستان بە شێوەیەکی گشتی پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بۆمەکەم خۆشە لەسەرم پرسیارە بابەتێک بروژێنینەوەی ژەوەیە کە تا ئێستا لە هەرێمی کوردستان سنتەرێکی زانستی تایبەتمان نییە بە بڵاوکردنەوەی داتامەش قەلەلێکی زۆر گەورێت چکە لە زۆربەی وڵاتانی جیهان سنتەرێکی موحد هەیە کە داتای سەرچاو ئاویەکان و ئاسایشی ئەو بڵاوکاتەوە بۆی کە پسپۆڕان و توێژەرانی ئەو بابەتە بتوانن لەسەر ئەو داتایانە توێژینەوە بکەن و نەتیجەی توێژینەوەکەش پێشکەش بەلایانی پەیوەندیداریکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان ینی نمونەیەکی بەسیتان پێ بڵێ من تا ئێستا زیاتر لە 50 توێژینەوەی زانستیم لە جۆرناڵە زانستی جیهانی ئازبەرزەکانە بڵاو کردوێتەوە لەو 50 توێژینەوە بزانم دوانیان لەسەر هەرێمی کوردستانە بەهۆی نەبوونی داتاوە ئەمە ینی زەربەیەکی گەورە لە کەرتی خوێندنی باڵا و ئاسی زانستی زانکۆکانی ژێات بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە لە ئێستاە بۆ نموناگەر ئێمە سێ بەنداوی سەرەکیمان هەیە لە هەرێمی کوردستان 15 بەنداومان هێسیانی گەورە و باقیەکەی مام ناوەند و بچووک ئەوەی کە ئێستا هەیە تقریبن 3.6 بۆ 3.8 ملیار مەتر سێجا ئاوی گردراوەمان هەیە لە هەرێمی کوردستان یان ئەگەر بە داتایەک پێت بڵێن بەنداوی دوکان لە ئێستاە 1.64 ملیار مەتر سێجا ئاویتیە لە کاتێکا پار ئەم حەلیکە لەگەڵ بەڕێستا قساکەم لە مانی شەشە بە تقریبی 4 ملیاریتیا بوو واتای لە نزیکە لە 160 کەمی کردووە بەس بەنداوی دوکان بڵێ بەندای دەربەندی خان لە ئێستا 1.7 ملیار مەتر سێجا ئاویتیا پار ئەم حەلانە تقریبا پڕ بوو 3 ملیار مەتر سێجا ئاویتیا بەمیش نزیکەی لە 140 کەمی کردووە ئەم دوو بەنداوا سەرەکیەکەی ئێمە بە شێوەیەکی گشتی ینی حالیان کەم ینی 3.6 بۆ 3.8 ملیار مەتر سێجا ئەومان هەیە کە پار لەم حەلانە بە تقریبا نزیکەی 10 ملیار مەتر سێجا ئەومان هەبوو بەسەر هەرێمی کوردستان نیە عێراقیش بە هەمان شێو عێراق ئەم ساڵ بە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە تەنها 10 ملیار مەتر سێجا ئاوی گلدراوە هەیە یەدەگی ئاوی هەیە لە کاتێکا لە ساڵی پارە لەم حەلانە نزیکەی 50 ملیار مەتر سێجا ئاوی هەبوو ئەو ڕێژەیە کە عێراق ئەم ساڵ تۆماری کرد لە 80 ساڵی ڕابردووە کەمترین ڕێژەیە لە 80 ساڵی ڕابردووە هەروەک چۆن لای ئێمە ئەو ڕێژەی لە بەندای دوکان باش ئەو ڕێژەی هەرێمی کوردستانیشەواتە بەکۆی گشتی هەموو پارێزگاکانە بەڵێ بەکۆی گشتیە بڵێ هۆکاری سەرەکیش جگەلەوەی کە عێراق دواتریە نەسەرەوەش کە یەکێکە لە وڵاتانی زۆرترین کاریگەری گۆڕانی کەشوهوای بەسەرەوەی بۆی ئەو ژینکە پیسە هەیەی بەڵام هۆکاری سەرەکی تری نەبوونی سیاست و ئیدارەدانێکی تەندروستە هی سەرچاو ئاویەکان لە عێراق بگشتی ئەو هۆکاری سەرەکیە پێشەوەی کە باسی گۆڕانی کەشوهوا بکەین پێشەوەی کە باسی بەرزبوونەوەی پلێگەرما و دابەزینی ڕێژەی باران و بەرزبوونەوەی ڕێژەی بە هەڵمبوونە ئەو بابەتانی تر بکەین باشە دکتۆر سەرمەد ینی ئەو بڕئاوی کە ئێستا لە عێراقا هەیە و بەتایبەتیەوەی لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانێت تا ماوەی چەنە ئیدارەی پارێزگاکان هەرێمی کوردستانی پێ بدەین تەبعانەوە پێیوەستە بە شێواز و ڕێژەی بەکارهێنانی ئاوە بەڕێستان نەزانن کە بە هاوینان خواستی بەکارهێنانی ئەو زیاتر لەلایەن هاوڵاتیانەوە ینی حاڵەتێکی فاکتەرێکی ترەوەیە کە ڕێژەی بەرهمێنانی بەروبوومە کشتتوکاڵەکان ئەوەش بە تەکیدی کاریگەریە خاتە سەر و ئەم ساڵ بەروبوومی کەمترمانە بێ بە بەراورد لە ساڵی پار و جوتیارەکان ناتوانن ئەو ڕێژەی دوێنمەی کە بەروبوومی کشتتوکاڵیان بۆ تەرخانەکە ساڵانی پێش و ئەم ساڵ ناتوانن بۆ ڕێژەیە تەرخانی بکەن هەروەها فاکتەری ترمانێ بۆ نمونە بەرزبوونی پلێگەرما و ڕێژەی بە هەڵمبوونی ئەو ئاوەی کە هەشمانە بەشێکی تریشی کەمەکاتەوە بەگشتی وا پێشبینیەکری ئەم ساڵ بۆ ئاوی خواردنەوە کێشەمان نەبێ بەس بە تەکید بۆ ئەو ئاوەی کە دیارەکرێ بۆ پرۆسی ئاودێری و بەرهمێنانی بەروبوومە کشتتوکاڵەکان کەمەکات بەڵام بەشێکی گشتی پێویستە هۆشیاری ژینگەیمان بەدەستکێنەوەی کێکیتر لەو فەشەلێکی هێناومانە لە عێراقا بەگشتی لە سێکتەری پەروەردە توانم بڵێم ئەوەیە کە بابەتی هۆشیاری ژینگەی نەخراوەتە ناو سیستمی پەروەردەوە بۆیە ئێمە وەکو تاکی عێراقی تاکێکە پێویستە 100 لیتر بۆ 150 لیتر بۆ ئاو ڕۆژانە بەکاربێنێ ئێمە عێراقی بە تقریبەن 400 بۆ 600 لیتر ڕۆژانە ئاو بەکارهێنین بە هەرێمی کوردستانی خۆشمانەوە باشە ڕۆژانە ئەو لە هەرێمی کوردستانە و بە چ ڕێژەیەک بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواردی و ڕاق بەرەدرێتەوە طبعا ئەمە لە کاتێکەوە بۆ کاتێکی کە جیاوازی هەیە بۆ نمونە گەرێمە نمونێک بینینەوە بەنداوی دوکان لە ئێستا بەنداوی دوکان بە نزیکەی 60 مەتر سێجا لە هەر چرکێکە ئەو بەرایەتەوە بۆ عێراق با بڵێ ئەم ئەو بەرانەوەی ئاوە طبعاً ئەکاتەوەی لە 24 کاتژمێرەکە حسابێکی نزیکەی 5 میلیۆن مەتر سێجا ئاوەکە لە ڕۆژێکە
بەڵام عراق لە ئێستا بەغداد بە تایبەتی فشاری زۆر لە بەڕێوەبەراتی بەنداوەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی دوکانەکات کە ئاوەکە زیاترکە بەڵام بە هیچ جۆرە ناتوانێت ئەم ئاوا زیاتر کرێ لە ئێستا لەبەرەوەی کە ئەسڵەن بەنداوەکە لە کۆی بەنداوی دوکان نزیکەی 7 میلیارد مەتر سێجا توانای گلدانەوەی ئاوی هەیە لە ئێستا 1.64 میلیارد مەتر سێجا ئاوی هەیە ئەگەر بڕەکە زیاتر بکرێ ئەو کاتێک کێشەی ئای خواردنەوەشمان بۆ دروستە بێت کێشەی زیاترمان لە سێکتەری کشتتوکاڵە بۆ دروستە بێت و هەروەها مەترسی ئەوەی هەیە کە بەنداوەکە تاڵتەوە ئاسی بێتە خوارەوە بۆچی ناتوانێت دکتۆر سەرمەد یعنی ئەوەی کە بەڕێزە باسی کرد ئەم ساڵ تا ئێستا 3.8 مەتر سێجا ئاوی گلدراومان هەیە یعنی بۆچی ناتوانین ئەمە ڕێژێ و ئاوەی کە بۆ پارێزگاکانی دیکە زیاد بکرێت هۆکاری سەرکی ئەوەیەکو باسم کرد ئێمە سیستمێکی زانستی تەندروستمانێ بۆی دادانی سەرچاوەکان ئەگەر هەمان بۆیە پێشبینیە کرا بۆیە ئەم حاڵەتانی کە ڕۆیان با بڵێ لایانی دەسەڵات لایانی حکومڕان لە سێکتەری ئاوە تووشی شۆکەکات چونکە داتای تەواوی نییە سیاسەتێکی تەندروست و زانستیان نییە کاتێک ئێمە ئیدارەدانی سەرچاوە ئاوەکان بە شێوازێکی تەندروستکەین پێشبینی لە ئێستاوە پێشبینی بۆ 10 ساڵی داهاتوومان لە بەردەستا بێت کە لە بەردەستمان بوو ینی بە تقریبا نەگەر 100 لە ساڵ نەبێت لە سای هەشتای بۆمان دەرەکەوێت کە ساڵی داهاتوویان 2 ساڵی داهاتوو چی ڕۆیە لە ئێستا خۆمانی باماداکەین ئەمە لە هەرێمی کوردستانە بەدی ناکرێت بۆیە لە حاڵەتێکا کە ساڵێکە پێوترێ وشکە ساڵی یان ڕێژەی باران زۆر کەمە بێتەوە تووشی شۆکێکە بن نازانن چۆن ئیداری ئەو وەزع بکەن بۆیە لە ئێستا هەرێمی کوردستان یعنی ئاواتە خوازن کە ئەم بڕاوی هەمانە تامانی 12 بەشمان بکاتە وەزی بارانیێتەوە لە کاتێکە خۆیە گەرێمە بمانەوێت سیاسەتێکی تەندروستمانە بێ ئەبێت تا بەلانی کەمەوە بەلانی کەمەوە تا 5 بۆ 10 ساڵی داهاتوو ئێمە بڕی ئاوی مسۆگەرمان هەبێت خەلەلمان نەبێت بەس دەبەروی ئەو سیاسەتەمان نییە ئەو تەکنیکە زانستیانە بەکار نایە تەکنیکی کۆن بەکارێت بۆیە بە شێوێکی گشتی ئاوا لە حاڵەتێکی وشکە ساڵیە تووشی شۆکە بن و نازانن چۆن ئیداری ئەو بڕە ئاوا بکەن کە ئەم ساڵ بەم ئیدارەدانی ئێستاکە وەک دەڵێ هیچ سیاسەتێک نییە بۆی کە با بڵین بەرنمەیەکی دوورمەودادا بنرێ بۆ ئەم بابەتە بەڵام ئایا کە ئێستا بەم جۆرە ینی هیچ ڕێگەیەکمان هیچ وەسیلەیەکمان نیە بۆ گلدانەوەی ئاو ئەتوانێت تا چەند مانگی دیکە هەرێمی کوردستان ئاو دابین بکە لە دۆخێکدا وەکو ئێسەکە کەم بارانە و هەتاگەینەوە وەرزی باران بارین بەڵێ ئێستا تقریبان بەرنمێکی وان داڕشتووە کە لە ڕووی ئاوی خواردنەوە کێشەمان نەبێت بابەتی پرۆسی کشتتوکاڵ چکە کاڵین کشتتوکاڵ ئێمە لە سای هەشتای هەموو ئاوی عراق لە ڕێی تەرخان کراوە بۆ ئاودێری بۆ پرۆسی ئاودێری خەلەلێکی گەورەشمانەوێت ئەو پرۆسی ئاودێری کە بەکارێت پرۆسی کۆنە ئەگە پرۆسی تازە بەکار بێنن ڕێژەی شەی زەوی وەربگرین هەروەها تەکنیکی نوێی ژیری دەستکرد و سانسۆری زانستی بەکاربێنین ئەو بەڵە زۆر کەم بەکارێنین و بەروبوومەکە زیاتر بێت بەڵام ئێمە هێشتا ئەومان نییە ئەو یەکێکە لەو گلیانەی کە تورکیا لە عێراقیە کاڵە ئێوە ئەوەندە ئاو بە فیڕۆئێن بە کشتتوکاڵ بۆ گلەی لێ ماکەن کە ئاوەکە گلبینەوە یەکێکە لەو خاڵانی کە ڕخنەی کە لە حکوومەتی عێراق گیراوە باش ئێستا لەم دۆخی ئێستا دکتۆر سەرمەد ئەتوانێ هەرێمی کوردستان بە چ ڕێژێک ئەو بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خوار و عێراق بەرداتەوە ئەتوانی ئەو ڕێژەی کە ئەوان داوایەکەن زیاد بکرێ زیادی بکات بەڵێ ئێستا تقریبا لەمانی 1970 ئەکرێ شتێ زیاد بکرێ بۆ نمونەیسە من باسی بەندای دوکانم بۆ کردی کە 60 مەتر سێجا لە چرکێکە ئەو بەردراوەتەوە ئەکرێ ئەو بڕە تقریبا بۆ نزیکەی 80 تا نزیک 100 یعنی زیاد بکرێ لە مانی 1970 چکە لەو مانی 1970 لە ڕێی ئەو سەرچاوانی بۆ نمونە ئێران ڕووباری سیروان و زەیبچ و کۆمانە بڕی ئاوەکە زیاکەن بۆمان بۆیە لەو حاڵەتەیە بەڕێوەبەراتی بەنداوەکە ئەتوانێت بڕیارێکی وابات چکە ڕێژەی ئاوەکە بەرز دەبێت و ئەتوانێت ئەو بڕە زیاد بکە بۆ تقریبا نزیکەی 100 مەتر سێجا بۆ هەرچێک باش ئەگەر تا 100 مەتر سێجا ئاوەکە زیاد بکرێ گرفتی ئاوی خواردنەوە بۆ پارێزگاکان هەرێمی کوردستان دروست نابێ بە شێوەیەکی گشتی گرفت بۆ ئێمە دروست نابێ لە حاڵەتێکە طبعا ئێمە باسی سیاسەتی کورتمەوداکەین باسی ئەم ساڵەکەین بەداخۆ باە باسی 5 ساڵی داهاتوومان بکەین بەس بارودۆخەکە بە جۆرێک ئێمە خواخۆمانە ساڵ ئەم ساڵ بەشمان بکات نەخێت بۆ ئەم ساڵ نەخێت چکە ئێمە باسی واکەین کە ڕێژەکەی لە ئێستا ناکرێت زیاد بکرێت بەم حاڵەتی ئێستا بەڵام لە حاڵەتێکا کە لە سەرچاوە چکە سەرچاوی بەندای دوکان زەی بچووکە و هەروەها ڕێژەی بارانەوە تقریبا باران بە تقریبی تەواو بووین کاتێکە لە زەی بچووکە ئێمە ئاوەکە زیاد کرا و بڕی ئاستی ئاوی بەنداوی دوکان لەکەی ئێستا 1.64 میلیارد مەتر سێجا بەرز بۆ دوونی و بۆ سێ زیاتر بوو لەو حاڵەتەیە بە تەکید بەڕێوەبەراتەکە توانێت بڕیاریەوە دەرکا کە ڕێژەی 60 مەتر سێجاکە بکا بە نزیکەی 100 مەسێجا طبعا ئەوش حساباتی وردی زانستی هەیە حساباتی وەکوی بەڕێزت فەرموودیانی حساباتی ئاستی ئاوی خواردنەوە کرێ حساباتی ئەو ئاسی و ئاوا کرێ کە
تەرخانەکرێ بۆ هاوڵاتی بۆ بەکارهێنانی ڕۆژانە حساباتی ئەو ئاواکرێت کە بۆ جوتیارەکان دابی نەکرێت بۆ بەرهێنانی بەرمە کشت و کاڵەکان دوای هەموو ئەو حساباتە کە زانیان ڕێژەکە کێشەی نییە بەڵێ بڕەکە زیاکرێ بۆ بەغداد. باشە دکتۆر ئێستا لەکوێوە ئاو دەڕژێتە ناو بەنداوی دوکان ئەو سەرچاوانە کامانن کە لێوی ئاو دەڕژێتە ناو بەنداوی دوکانەوە. بەڵێ لە بەندای دوکان لە زەی بچووکەوە طبعاً لە زەی بچووکەوە ئەویش لە ئێرانەوە سەرچاواگرێ. ئەگەر ئێمە باسی هەرێمی کوردستان کەین بەگشتی ئێمە لە ساش نزیکی لە سا 60 سەرچاوەکانمان لە دەرەوەی خۆمان سەرچاواگرێ لە سا چلی تەنها ناوخۆیە ئەو لە سا 60 دەرەوە تقریبن بە نزیکەی لە سا 50 لە ئێران و سەرچاواگرێ بۆیە ئێران کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان هەیە بۆی عراق ئەو کاریگەری زیاتر لە تورکیاوەیە بەس بۆ ئێمە هەرێمی کوردستان زیاتر لە ئێرانەوەیە. باش ئێستا کە زی بچووک سەرچاوی سەرەکی ئاوی بەنداوی دوکانە وەک بەڕێزیش دەڵی ئێران تەحکوم بە ئاوی زی بچووکەوە دەکات لە ماوەی ڕابردووە کە دەوترا ڕێگری لەوە دەکرێت ئاوی زی بچووک بێتە ناو هەرێمی کوردستان بەنداوی دوکانەوە ئەمە کاریگەری لەسەر ئاوی بەنداوی دوکان بە چ ڕێژەیە دروست کردووە؟ ڕێژێکی زۆر دروستی کردووە پڕێژێکی زۆر دروستی کردووە ئێمە ئەمساڵ بەنداوی دوکان لە ماوەی 65 ساڵی تەمەنیە کەمترین نزمترین ڕێژەی ئاستی ئاوی تۆمار کرد ئەمساڵ هەوکارێکی سەرەکی جگەل لە مەسەلەی گۆڕانی کەشوهەوا لە ماوەی 65 ساڵی ڕابردووە تەمەنی بەنداوەکە ئەمە یەکەم جارە بەم جۆرە ڕێژەی کەم بێ بەڵێ نزمترین ساڵ نزمترین ئاسی تۆمار کرد لە تەمەنی بەنداوەکە خۆیدا لە 65 ساڵی ڕابردووە خۆی تەمەنی 65 ساڵ بەنداوەکە بە درێژایی تەمەنی یەکەم جارە بۆ ئاسە دابەزێ هۆکارێکی سەرەکیەوەی سیاسەتی ئاوی ئێرانە کە سیاسەتێکی بەڕاستی ناتەندروستە چکە ئێران هاتووە لەسەر ئەم سەرچاوەیە لەسەر زەی بچووک یەکەم شتا تۆ سێ بەنداوی دروست کردو کە دیاترینان بەنداوی کۆڵۆسەیە بۆ بەرهێنانی وزەی کارەبا بەکارێنێ بەبێ هیچ هەماهەنگیەک لەگەڵ هەرێمی کوردستان ئێران ئەمەی کردو ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ئێمە کە باسی وەکەین بەنداوی دوکان سەرچاوی ئاوەکەی زەی بچووکە سەرچاوەی ئاوی زەی بچووکیش کە ڕووبارێکی ترە ئێران هاتووە ئەم سەرچاوەیەش بە شێوازێکی نایاسایی ڕێڕەوەکەی گۆڕیوە لە جیاتیوی بەرەو هەرێمی کوردستان و ئەو ئاڕاستە سروشتەی خۆیان بڕوە ڕێڕەوی ئاوەکەی گۆڕیەوە ئەچێتەوە ناو ئێران ئەینێرێتەوە ناو ورمێ بووی ورمەی پێ ببوژێنێتەوە ئەمە جارێکی کە کاریگەری لەسەر ئێمە دروست کردووە ئەمەی کە ئێران کردوێتی بە شێوەیەکی گشتی مخالفەی یاسای نێودەوڵەتەکانە بۆ بەکارهێنانی سەرچاوەکان کۆمەڵێک یاسا هەیە کە ڕێخرێنە توێگرتوەکان دایڕشتۆ لە ساڵی 90 ئارتیکڵی 5 و 7 مادەی 5 و 7 باز لەواکە هەر سەرچاوەیەکی هاوبەشی ئاو لە نێوان دوو وڵات یان زیاترا بوو پێویستە وڵاتی سەرچاوە هەر بەنداوێک هەر پرۆژێکی لەسەر بدات نییە بە هەماهەنگی بێ لەگەڵ وڵاتی ڕێژگای باشە بۆچی عێراق وەرێمی کوردستان بە پشبەستن بەو یاسایانە هیچ ڕێکارێ بەرامبەر بێران ناگرنە بڵێ طبعا هەرێمی کوردستان ناتوانێت لە ڕووی یاساییەوە ناتوانێت ڕاستە و خۆ یەکسەر لەگەڵ ئێرانە تا ئەبێت با بڵێ لەدان حکومەتی اتحادیە و بە حکومەتی عێراق و حکومەتی عێراقیش لە ڕووی سیاسیەوە سیادەی بەدەستخۆی نییە ئەوە وەڵامە کوردەکەی باشەکەواتە ئەم دۆخی کە ئێستا بەسەر بەنداوی دوکان هاتووە دکتۆر سەرمەد یعنی کە دەڵی لە ماوەی 65 ساڵی ڕابردووە ئەمە یەکەم جارە بەم جۆرە ڕێژەی ئاوەکەی کەم بێ زیانی پێدەگەێنێت بەڵێ بێگومان زیانی زۆری پێدەگەێنێ من کاتی خۆی 4 ساڵ پێشی سەرتێژنەوەیەکی زانستیم ئەنجامدا کە بەشێک بوو لە دراسی ماستەرەکەم لە بەشێکی توێژینەوەکەم لەسەر بەنداوی دوکان بوو لەو کاتەیە من پێشببینی چەند ساڵی داهاتوم کردوتم ئەگەر ئێران بە هەمان سیاست بەردەوام بێ ئەگەری هەیە بەنداوی دوکان بە تەواوەتی ئاستەکەی دابەزێ بەرە وشک بوون ئەگەر گۆڕانی کەشوهەوا بەم جۆرە بێت ینی مەترسیەوە هەیە بەرە وشک بوون بڕات چەند ساڵی داهێندەیە تاوان ناڵم بە ینی من باسی پلانی دوورمەودا کەم باسیەوەکەم لە چەندین ساڵی داهاتووە ئەگەر گۆڕانی کەشوهەوا چارەسەری بۆ نەکرێت و ئیداری سەرچاوەکان بەم شێوازی ئیستا بێ سیاسەتی وڵاتانی سەرچاوە بەتایبەت کەمە باسی هەرێمی کوردستان و بەندای دوکانەکەین باسی ئێرانەکەین بە هەمان سیاست بەردەوام بێ دژ بە هەرێمی کوردستان دکتۆر سەرمەد یعنی مە بەڕاستی هەواڵێکی ناخۆشە و مەترسیداریشە جێگەی مەترسیە یعنی پێشبینیەوە دەکرێت بەو جۆرە بەنداوی دوکان و شک بکە بەڵێ بێگومان بەڵێ احتیمال ئەو نیشانانە چێتە زۆر لەو بەڕێزانی کە هەر پسپۆرەکان نزیکە لە خۆمەوە هاوڕان نەبن لەگەڵم بەڵام من بە دڵنیاییەوە بە پێوەری زانستی پێت ئەڵێم ئەگەر گۆڕانکاریەکان بەم شێوەیە بێت و سیاسەتی ئاو گۆڕانی بەسەرانێت ئەم باسی ئەگەریاتە کە باسی ئەوەکەم کە ئەگەر ئیدارەدانی سەرچاوەکان من بە هەمان شێوازی ئیستا بەردەوام بێت باسی ئەوەکەم کە سیاسەتی وڵاتی ئێران نەگۆڕێت بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ڕووی سەرچاو ئاویەکانەوە باسی ئەوەکەم کە گۆڕانی کەشوهەوا بەم جۆرە بێت بێگومان مەترسی وشکبوونی بەندای دوکان هەیە لە ئایندەدا
باشە بەڵام هەرێمی کوردستان ڕێژێکی باش بارانە بارێ ساڵانە ڕاستە ئەم ساڵ ڕێژێ بارانبارین کەمتر بوو یعنی دیاریکرااو نییە بۆ نمونە ساڵێک بۆ ساڵێکی تر چۆنە بێ ئەگەر بێت و لە ساڵی داهاتوە ڕێژی بارانبارین باش بێ ئەتوانێت ئەو ترسێکە بێگومان چکەگە باسی کلایمت چنجەکەین باسی گۆڕانی کەشەوەواکەین دیاردێکی زۆر ئاڵۆزە ئێمە لە ئینگلیزیا پێڵین کۆمپلکس واتە ئاڵۆز دیاردێکی ئەوە ئاڵۆزە پێشبینیکردن بۆی ئاسان نییە بەڵام چەند تەکنیکی زانستی زۆر بەهێزمان هەیە بۆ نمونە ئێمە لە تەکنۆلۆژیای ژیری دەستکردا چیەکەین داتای ئێمەیەکێ لە کێشە گەورەکانمان لە عێراقەوە داتامان زۆر لاوازە داتای پێویستمان نییە ئەگەر داتای پێویستمان هەبوایە مەسەرەن داتای 8 ساڵ ئێمە لە 2025 ئێمە ئەگەر لە 1925ەوە داتامان هەبێ حتا ئەگەر لە 1950 تا ئێستا داتای بەردەوامان هەبێ هی داتای پلەی گەرما داتای ڕێژەی بارانبارین ڕێژەی بە هەڵم بوون داتای ڕێژەی هاتنەناوی ئاو لە سەرچاوە بۆ ناو وڵاتی ڕێژگە ئەم داتانەمان هەبێ ئەتوانین مۆدلێک دروستکەین کە بەردەوام پێشبینیمان باتێ بەردەوام پێشبینی بۆ ساڵی داهاتوو بۆ 2 ساڵی داهاتوو بە 5 ساڵی داهاتوو ئەو کاتە بەرچاومان ڕوونەبێ ینی بەرپرسانی سیاسی سەکتەری ئەو بەچیان ڕوونەبێ ئەتو ئەزانن کە چی بکەن چۆن هەنگاو بنن بۆ ئایندە بەڵام ئەگەر بەپێی ئەم سیستەمی ئیستا بێن ئەبەدا ڕۆژ بە ڕۆژ بەدەخرات باش ئێستا دکتۆر سەرمەد بەنداوی دوکان تەنها سەرچاوی ئەو نییە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراقیش باماشەوە کاتە پێویستە هەرێمی کوردستان و عێراق چ ڕێکارێ بگرنە بەر یعنی چی بکەن بۆی کە بەنداوی دوکان لە مەترسی و شکبوون بپارێزن پێویستە هەماهەنگێکی زۆر هەبێ ینی ئێستا عێراق ئەتوانێت ئەو هەماهەنگێ لەگەڵ ئێرانە دروستکە ئەگەر یعنی سیادەی بەدەستخۆی بێگە عێراق لە ڕووی سیاسیەوە بەهێز بێت چکە وەکو باسمان کرد ئەوەی کە هەردوو وڵاتی تورکیا و ئێرانیکەن مخالفە یاسای نەدەوڵەتی بەکارهێنانی سەرچاو ئاوێ هاوبەشەکانە ئەگەر عێراق لە ڕووی سیاسیەوە بەهێز بێ و بتوانێت ئەو هەماهەنگێ بەلایانی کەمەوە بۆ نمونە لە نێوان بەنداوی دوکان و ئەو بەنداوانە بکا کە ئێران لەسەر زێ بچووک دروستی کردووە ئەو کاتە بە تەکید ئەو ڕێژەیە کە بەری ئێنەوە ئەکرێ بە هەماهەنگی ڕێژەکەی بەدەستکرێتەوە لە حاڵەتێکە ئەگەر بێت و ڕێژەی بارانی شکەم بکات لە ساڵێکە لە چەند ساڵێکە ئێمە لە مەترسی ئەوە نەجاتمان نەبێت کە بەندایی دوکان بەرە وشک بوون بڕوایان لە بارودۆخێکی زۆر خراپی وشکە ساڵی یابێت باشە دکتۆر سەرمەد کەسانی پسپۆڕی وەکو بەڕێزە بەردەوام باس لەوە دەکەن دەڵێن کە ئێمە سەرچاوی ئاوی باشمانێ لە هەرێمی کوردستان بەڵام ڕێگەکانی بەڵێ گلدانەوەی ئاومانە بە نمونە بەنداوی پێویست و پۆنتمان نییە کە بتوانین سوود لە گلدانەوەی ئاو ببینین بەڵام ئێسەوە تاخۆ بەنداوی دوکانمان هەیە و مەترسیەوەی هەیە وەک دەڵێن وشک ببێ کەواتە بە بۆچوونی ئەوە دروستکردنی بەندا و گلدانەوەی ئاو بۆ جۆرە ئەتوانێت چارەسەریەوە بکات کە لە مەترسی کەم ئاوی بمان پارێزێ تەواانم بابەتە زۆر گرنگەمە تازەترین توێژینەوەم کە من دوێنێ نردومە بۆ جۆرناڵێکی جیهانی لەسەرم بابەتی بەڕێستە ئایا بۆچی دروستکردنی بەنداوی زیاتر کێشەی کەمایی چارەسەر ناکات لە هەرێمی کوردستان ئەوە ناونیشانی توێژینەوەکەمە بێگومان دروستکردنی بەندا و لەو شوێنانی کە دەوڵەمەندە بە باران دەوڵەمەندە بە ئاو گرنگی زۆرە بەڵام یعنی یەک بیرۆڕاهەیە لە هەرێمی کوردستان لەلایەن بەرپرسانی حکومی سێکتەری ئاو لەلایەن هەندێک لە مامۆسانی زانکۆ پسپۆڕانی بواری ئاو وا ئەزانن بە تەنها دروستکردنی بەنداوی زیاتر لە کێشەی کەمئاوی ڕزگارمانە بێ ئەم بیرکردنەوەی لە ڕووی زانستی و هەڵەیە 100% ئێمە پێش ئەوەی باسی ئەوە بکەین پێویستە بەنداوی زیاترمان هەبێ پێویستە باسی ئەو بکەین پێویستە سیاسەتی ئاومان گۆڕانکاری بەسەرابێنین سیاست و ئیدارەدانی ئاومان لە عێراق لە هەرێمی کوردستان سیاستێکی کۆنە سیاستێکە ئەپدەیت نەکراوەتەوە لەگەڵ سیاسەتی وڵاتانی پێشکەوتوو بە هیچ جۆرە ئەو تەکنیکانی بەکاریە بۆ پرۆسی ئاودێری بۆ پرۆسی بەردانەوەی ئاو بۆ دیاریکردنی ڕێژەی ئاو بۆ ماڵان و بۆ شارەکان و بۆ شوێنە گشتیەکان بۆ کەرتی پیشەسازی ئەو شێوازی بەکارێ تەکنیکی کۆنە تەکنیکی تازە بەکار نهاتووە ئێستاش ئێمە لە ئێستاە کە لەگەڵ بەڕێستا لە ئەم ساڵ 2025 ساکەین عێراق دیاری کراوە بە یەکێک لەو وڵاتانەی کاڵێن عێراق بە هەرێمی کوردستانیشەوە زۆرترین گۆڕانی کەشوهایی لەسرە لە ڕووی کەم ئاوی کاریگەری خسۆتە سەر لە ڕووی بەرزبوونەوەی پلەی گەرما هەروەها لە ڕووی لە دەستدانی زەوی کشتتوکاڵی عێراق ساڵانە 100,000 دۆنم بە تەقریبی زەوی کشتتوکاڵی لە دەستەیە بەهۆی گۆڕانی کەشوهەواوە بۆیە ئێمە بەم تەکنیکە کۆنە ناتوانین ڕوبەڕۆی ئەم دیاردەمە ترسیدارە بینەوە کە گۆڕانی کەشوهەوایە چکە ئەو تەکنیکانەکە لە ساڵانی ڕابردووە بەکارمان هێناوە گۆڕانی کەشوهەواوە کویسە کاریگەر نەبووە زۆر کەمتر بووە ئێستا کاریگەریەکەی گەشتۆتە ئاسی عێراق بە یەکێک لە 5 وڵاتەکەی جیهان دیاری کراوە کە خراپترین کاریگەری لەسرە
تا لە کۆی پێنج وڵاتی جیهان عێراقێک لە وڵاتانی کە مەترسی گۆڕانکاری کەشوهەوا و پلەکانی بەرزبووی پلەی گەرما و بابەتانی لەسەر بەڵێ زۆر عیبێ عێراق لەگەڵ وڵاتانە شەنایی هاتووە وڵاتانە سۆماڵی تایە باشووری سودانی تایە چادی ئەفریقای تایە یعنی عێراق وڵاتێکە زۆر دەوڵەمەندە عێراق بە وزە دەوڵەمەندە بە ئاو دەوڵەمەندە بە داهات دەوڵەمەندە بە زۆر بوار دەوڵەمەندە ئەبوایە ئیدارەیەکی زۆر زۆر تۆکمە و زانستی ئاو ژینگەی هەبوایە کە قەت ناوێنێتە لیستەوە ئەمە دەلالت لەواکە کە لەو لیستەدا وڵاتانی تێدایە کە زۆر دواکەوتون بەڵێ وڵاتی زۆر فەقیر و دواکەوتو بوو ئەو وڵاتانە زۆربیان داهاتیان نیە سەرچاویان نییە پێی بژین یعنی زۆربیان لەسەر ئەو هاوکاری مرۆیانی کە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ترەوە تەرخانێک لێ بۆیان تا ئێستا لە ژیانێکی لە گوزەرانێکی زۆر خراپاژین عێراق معقول نیە نایبچێتە ناو ئەو لیستەوە باشە دکتۆر سەرمەد بە شێوەیەکی گشتی ئەو وڵاتانە کامانن کە ئەمساڵ مەترسی کەم ئاویان لەسەرە بڵێ وەکو باسمان کرد طبعاً وڵاتێک ئەو وڵاتانە زیاتر وڵاتە فەقیرەکانن ئەویش هۆکار لەسەرکیەکەی نەبوونی ئیدارەیەکی باشی سەرچاو ئاویەکانە عێراق وەکو باسمان کرد لەگەڵ چاد لە ئەفریقا لەگەڵ سۆماڵ لەگەڵ سوودان لەگەڵ میسر بەهۆی ئەو بەند ئەویش هۆکارێکی سیاسی هەیە بەنداوی نەهزە دروست کراوە لەلایەن ئەسیوبیاوە کە ئاوی نیل بە تەواوەتی گلایەتەوە و زەربەیەکی گەورەی بەر وڵاتی سۆدان و میسر بە دەرەجەیە گەیاندوە سۆدان بە دەرەجەی دوو وڵاتی یەمەن هەر زۆر بارودۆخی خراپە وڵاتانی کە لە ڕووی ئیدارە وڵاتانی کە شەڕی تایە کە ناتوانین ئیدارێکی باشیان هەبێ عێراق ناوی لەگەڵ وڵاتانە هاتووە بەداخەوە زۆر باشە بەڕێز دکتۆر سەرمەد لەتیف پسپۆر لە ئاسایشی ئەو میوانم بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بە بەڕێزیشتان بەڕێزان پرسیەمڕۆمان پێشکەشکردن شاد دەستە خۆش بێت.